لە کارێکی قورس و تاقەت پڕۆیشێنی وەک پاکەرەوە شۆفێری توکتوکەوە بۆ بوون بە ئەندامی پەرلەمان. ئەمەی باسی دەکەین چیرۆکی ژیانی دوو گەنجە کە یەکێکیان میسریە و ئەوی تریان خەڵکی وڵاتی ئەریتریایە و هەردووکیان لە کارێکی سادە و دەرفەتی ئەوەیان هاتۆتە پێش ببنە ئەندامی پەرلەمان. ئیبراهیم عومەر ڕەحیم تەمەنی 39 ساڵە و بەڕەگەز ئەریتریە. لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی نیوزیلاندا لە 7 ئۆکتۆبەری ئەم ساڵ توانی دەنگی پێویست بەدەست بهێنێت و بۆ ئەندامی پەرلەمان لەسەر لیستی پارتی کرێکارانی ئەو وڵاتە. ئیبراهیم لە ساڵی 2003ەوە وڵاتەکەی بەجێهێشتووە و بە ڕێگەیەکی مەترسیداردا گەشتۆتە سوودان و لەوێ بۆ ماوەی ساڵێک لە کەمپی پەنابەرانی نەتەوە یەکگرتوەکاندا ماوەتەوە. دواتە دەرفەتی ئەوەی بۆ هاتۆتە پێش بچێتە نیوزیلاندا. لە نیوزیلاندا چۆتە شاری ویلینگتۆن، دواتر لە زانکۆی ڤیکتۆریا بۆتە پاکەرەوە و خەونی بەوەوە بینیوە لەو زانکۆیە بخوێنێت. لە ساڵی 2014 ئەو خەونەی هاتۆتە دی و بووە بە سەرپەرشتیاری پاکەرەوەکان لەو زانکۆیە. بەوە شتوانیوێتی کرێی خوێندنەکەی بدە. هەر لە سەردەمی زانکۆدا تێکەڵی کاری سیاست بووە. دواتر بۆتە ئەندامی چەند جوڵانەوەیەک و دواتریش وە خۆبەخش لە پارتی کرێکاران کاری کردووە. هاوشێوەی ئەو بابەتە و لە وڵاتی میسریش گەنجێکی تەمەن 31 ساڵ بە ناوی ئەحمەد حیلمی کە شۆفێری توکتوک بووە لە ناوچەی حەمادا لە دوای ئەوەی لەلایەن کەسوکار و هاوڕێکانیەوە پاڵپشتی کراوە خۆی بۆ ئەندامی پەرلەمان هەڵبژاردووە. توانیوێتی نزیکەی 60,000 دەنگ بەدەست بهێنێت و ببێتە ئەندامی پەرلەمانی وڵاتەکەی. ئەوەش چیرۆکی دوو گەنجی دوو وڵاتی جیاواز کە بەهۆی هەوڵدان و بەردەوامیەوە توانیویانە بە خەونەکانیان بدەن.